مژدەیەکی دڵخۆشکەرتان لە کۆتا شەوی مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزاندا پێ دەڵێم. یادتان دەخەمەوە ئەم ئاەتە قورئانیە کە پەروەردگار مژدەی داینێ فەرمووی للذین استجابوا لربهم الحسنى، وەو کەسانەی کەوا وەڵامی پەروەردگاریان داوەتەوە ئەوانە عاقیبەت خێریان بۆ هەیە، پاداشتی هەرە چاکان لە دنیا و قیامەتدا بۆ هەیە. یا الله سبحانه وتعالى تۆش بانگی ئێمەت کرد لە ئەوەڵ شەوی مانگی ڕەمەزانەوە ئەم ئاەتە قورئانیەمان خوێندەوە، بەسەرماندا خوێندرایەوە کە پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن شهد منكم الشهر فليصم. أي إيمان داران لأمتي محمد صلى الله عليه وسلم بانگوازەکەی خوای پەروەردگار بۆ یەک بەیەکی ئێمەی ئومەتی ئەو خۆشەویستەیە لەسەرتان فەرز کراوە ڕۆژووی مانگی ڕەمەزان هەر وەکو فەرز کراوە لەسەر ئومەتانی پێش ئێوە. جا هەر کەسێک لە ئێوە جا دەفەرمێ بۆ ئەوەی کە لە کۆتایی مانگی ڕەمەزاندا ببن بە کەسێکی متتەقی، ببن بە کەسێکی لەخوا ترس، لەخوا نزیک، وەکو چۆن لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا هیچ کەس چاوی لەسەرتان نەبوو، هیچ کامیرایەکی چاودێریت بەسەرەوە نەبوو، هیچ کەس ئاگای لە حاڵت نەبوو، تینود بوو، خۆت دەپاراست نەک لە قومێک ئاو لە پڕیشکە ئاوێک بپەڕێتە ناو قوڕکتەوە، خۆت دەپاراست نەک لە پارویەک نان لەوەی شتێک لە داندا مابێتەوە لە کاتی پارشێودا و بڕواتە خوارەوە دەمودانیشت پاک دەکردەوە، خۆت دەپاراست لەوەی کەوا شەرع نەهی لێ کردووە ئەنجام بدرێ لە کاتی بانگی بەیانی تا بانگی مەغریب. ئەم ڕۆژوە فێری تەقوای کردن، ئەوە تەقوایە لە کاتێکە هیچ کەس چاوی لێت نییە ئەوەی خوا فەرمانی پێ کردووە بیکەی، ئەوەی الله سبحانه وتعالى نەهی لێ کردووە بەبێت چاودێری کەس خۆتی لێ پارێزی، ئەوە تەقوایە. خوا دەفەرمێ ڕۆژوو دەبێ ئەوە تیا دروستکە لە دوای مانگی ڕەمەزانیشەوە. ئایا ئێمە واین؟ ئایا ئێمە لە دوای مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزانیشەوە وامان لێ هاتووە بەردەوام چاودێری خوا وەکو کاتی ڕۆژوەکە بەسەر خۆمانەوە ببینین و چاومان بەردەوام کامیرای خوا ببینێ، نەک شەرم لە کامیرەی عەبدێک بکەین خۆ لە گوناهە بپارێزین، لە تاوان بپارێزین، بەڵام کاتێککە ئەو کامیرایە کوژایەوە کە چاوی ئەو مرۆڤەی عەبدێکە وەکو خۆمان لەسەرمان نەما پەنا بەخوا دەستکەینەوە بە تاوان. ئەو کاتە ڕۆژوو کاریگەری خۆی نەبووە و ئامانجی نەپێکاوە. ئەیامە معدودات، خوا فەرمووی چەند ڕۆژێکی ژمێردراون. یا ئەڵڵا چەند جوانت فەرموو، بەخوا چەند ڕۆژێکی ژمێردراو بوون هەر نەمانزانی فریان نەکەوتین بیان ژمێرین، زۆر جار لە یادمان دەچوو چەندی ڕەمەزانە ئەوەندە زوو بەسەر چوو، ئەوەندە زوو کاتەکەی کۆتایی پێهات. دەی بڕواتان هەبێ بەڕێزان ڕۆژگاری ژیانیش ئاوا تەواو دەبێت. ئەم ساڵ و زەمەنەی تەمەنمان وەختێ بە خۆمان دەزانین چاو لێ هەر ئاوات کرگەشتیتە نیوەی ڕەمەزان، وەختێ شۆڕ بوویتەوە چوویتە شەوانی قەدر، هەر ئەوە فریاکەوتی کەلوپەلێکی جەژن فریاخی بەخوا فریا ناخۆم دەڵێ واللهی تەمەنیش ئاوایە. وەختی ئەزانی گەنجەتی زوو گەیشتە ناوەڕاست بەرەو پیری لێژ بوویتەوە، فریای ئەوە ناکەوی وەسیەتێک بنووسی، فریای ئەوە ناکەوی خۆت کۆکەیتەوانێ مەلەکول مەوت حازرە و دەفتەرەکەی پێ و ناوەکەی تۆ سەرەتاتۆ و ڕوحەکەت لێ وەردەگرێتەوە. دنیات کۆتایی پێهات و بەرهەمی ئەم چەند ساڵی دنیا قیامەتی نەبراوەیە. بۆیە بە ئاگامان لە خۆمان بێ ئەو کۆتایی پێهاتنی ڕەمەزانە بیرمان بخاتەوە تەمەنی ئێمەش بەخوا ئەوە کۆتایی پێدێ. خۆش بە حاڵی ئەوەی چۆن ڕەمەزانەکەی بەسەرکەوتوی گرت ئاوا تەمەنەکەشی بەگشتی لە خێردا بەکاردێنێ.